بۆی بزانین چ ڕێکارێک گیراوەتە بەر لەلایەن کوردانی دیاسپۆرا و ڕەوەندی کوردی بۆی زمانی کوردی لە ناو نەوەکانمان بەردەوام بێت و ئەم ناسنامەیە هەمیشە بپارێزرێت. لەگەڵ ناسک ناسری سەرپەرشتیاری ناوەندی ڕەوەندی کوردستانی لە بەلجیکا گفتوگۆی زیاترەکەین تایبەت بە زمانی کوردی. ناسکخان ئەم کاتتان باش، پێش هەموو شتێک بابزانین کە دوێنێ کە 21 شوبات بوو ڕۆژی بەرزڕاگرتنی زمانی دایکە. ئێمە ئەمڕۆ توانیمانەکە لەگەڵ بەڕێستانە دەستکەین بە گفتوگۆکردن. ئێوە چیتان کردووە بۆی کە هاوڵاتیان ئەوانەی کە لە دیاسپۆرا دەژین بزانن ئەو هەنگاوانی گرتوتانەتە بەر بۆ ئەوەی کە زمانی دایک پارێزراو بێت لە نێو ڕەوەندی کوردستانی. ئەو هەنگاوانە چی بوونە؟ چۆن توانیوتانە ئەو زمانی دایک بپارێزن؟ سەرەتا زۆر سپاسدانە کەم دەرفەتتان بە ئێمە بەخشی و توانیمان لێرەوانەیە لە ڕۆژی زمانی دایک لە هەرچەنە بە قەولی بەڕێستان ئێمڕۆ 22 شوباتە پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە پارێزراوی زمانی دایکن و ئێمە لێرەوانێ لە وڵاتی بەلجیکا هەنگاوی زۆر گرنگمان ناوەتە بەر هەرچەندە ئەمە کارێکی ئاسان نییە، بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم لەلایەن کۆنفدراکسیۆنی ڕەوەندی کوردستانیوانە کە لە ساڵی 2021 دامەزرا لە وڵاتی بڵێن هەموو وڵاتی ئەوروپایە و لەوێەوە هەنگاوێکی زۆر گەورە نراوە. یەکەم ئارماج ئەوە بوو کە زمانی کوردی بپارێزرێت و ناسنامەی کوردی بپارێزرێت. هەرچەندە بە ڕێگەی ئۆنلاین توانرا هەنگاوێکی باش بنرێت، بەڵام باشترین هەنگاو ئەوە بوو کە بە فەرمی لە وڵاتی ئەوروپایە قوتابخانەکان دابمەزرێت و هاوکاری ئەو خانەوادە و ئەو بنەماڵانە بکرێت کە خوازیاری فێربوونی زمانی کوردی. باشە ناسک خانجەنابەت ئاماژە بۆکەی ئەو خانەوادانەی کە خوازیاری زمانی کوردین. خانەوادە هەیە کە هێشتا ئاگادار نەبێت یاخود نەیتوانی بێت پەیوەندیتان پێ بکات بۆ ئەوەی کە ئێوە بتوانن دەستان بگا بەوان و لەگەڵیانە گفتوگۆ بکەن چیتان کردو بۆی کە تەواوی ئەو خانەوادانەی کە ڕەوەندی کوردین و لە دیاسپۆران بتوانن زمانی کوردی بپارێزن؟ لە ڕاستیە ئەم کارانە کارهایەکی ئاسان نیە، بەڵام ئێمە توانیمانە لە ڕێگەی سۆشیال میدیاوانە دەنگی خۆمان بگەێنین و پەیامی خۆمان بگەێنین و داوامان لە هەموو بنەماڵە کوردەکان کردووە کە پەیوەندیمان پێ بکەن و کەسانێکی زۆر باشیش هەتا ئێستا پەیوەندیان بە ئێمەوە کردووە. نەک تەنها بڵێن مناڵەکان، ئەتوانین بڵێن کەسانی تر هەنەوەکو بەڵە خاتون ناسک پەیوەندیمان لەگەڵ خاتون ناسک پچڕا، بەڵام هەر کاتێ توانیمان بگەڕێنەوە بەلای خاتون ناسک ئاماژە بۆ ئەوە دەکەین کە لەگەڵمان بەردەوام بەبێ. بەڵێ ئێستا لەگەڵمان بەردەوامە. خاتون ناسک بەردەوام بە ئەگەر گوێ بیست. بەڵێ دۆست ببورن. لە ڕاستیە ئێمە هەنگاوی زۆر باشمان ناوە و نەک تەنها بڵێم مناڵەکان بتوانین فێری زمانی کوردی بکەین، کەسانێکی زۆر هەن کە پەیوەندیمان پێواکەن لە گەورە ساڵانەکانیش کە بەداخەوە لە وڵاتی ئەوروپایە ئاسیمیلە کراون، بە تایبەتی لە وڵاتی بەلجیکا ئاسیمیلە بوون و لێرە گەورە بوون و ئێمە ئەمانەوێ لێرەوانەیە نەک تەنها فێری نووسین و خوێندنی کوردیان بکەین، ئێمە دەمانەوێ گەشەی ڕەسەنایەتی کوردی و کولتوری کوردی و نەتەوەیی کوردی بە هەموو ئەو کەسانە زیندوو بکەینەوانێک کە لە وڵاتی بەلجیکایە ژیان دەکەن. تەنها شتێکیش کە ئەوەیە لێرە حەزەکەم ئاماژەی پێ بکەم، زۆر سپاسی کۆنفدراکسیۆنی ڕەوەندی کوردستانی دەکەم و فدراکسیۆنی نێودەوڵەتی زمانی کوردی کە هاوکاریکی زۆر باشی ئێمەیان کردووە لێرەوە. باشە و خاصی کوردستان دەکەین. بەڵێ من شەر پرسیارەکەم لەو بارەیەوە لە ڕووی پەروەردەییەوە چۆن توانیوتانە هاوکاریتان بکرێت یا لەلایەن وەزارەتی پەروەردەوە چۆن هاوکاری کراون ئەو هەماهەنگیە هەیە لە نێوانتانە بە چ شێوەیەکە لە دابینکردنی پەرتوک بێگومان زیاتر مەبەستمە؟ بەڵێ لە ڕاستیە هەنگاوێکی زۆر باشیان ناوە هاوکاریان کردین کە کۆمەڵە کتێبێکی باشیان بۆ ئێمە نرد، هەرچەند ئەو کتێبانە تەواوکردنی بۆ ئێمە و داوامان کردو لە وەزارەتی پەروەردە کە هاوکاری زیاترمان بکەن بۆ ناردنی کتێب، چونکە لێرە تەنها زمانی سۆرانی لە ئارادانیە ئێمە دەتوانین بڵێن زمانی کرمانجی بادینیش هەیە و ئەوانیش داواکاری ئەوەن خوازیاری ئەوەن کە فێری زمانی کوردی ببن، فێری نووسینی کوردی ببن
و لەلایەن وەزارەتی پەروەردەوانێ دووبارە کۆمەڵە کتێبی تر نێردراوە بەڵام هەتا ئێستا بەدەستمان نەگەشتووە و هیوادارین لە کاتێکی زۆر باشدا بەدەستمان بگا چونکە هەنگاوی ئێمە هەنگاوێکی زۆر گەورەیە تەنها لە شاری لۆڤنا نییە ئەتوانم بڵێم لە زۆر لە شارەکانی بەلجیکا هەنگاومان بۆ ناوە و ئامادەکاریمان کردو بۆ ئەوەی کە قوتابخانەی تردا بمەزرێنین لە شارەکانی وەک ئەنتوەرپن وەک مەخلین و شارەکانی تری وەک بڵێن گنت و بروخ لێرەوە هەنگاوی زۆر باشمان ناوە و هەموو ناونووسێکی زۆر کراوە زۆر سوپاسی خانەوادە کوردەکانەکەم کە بە ڕۆحێکی نەتەوایەتی هەنگاویان ناوە و بەرەو پێشی ئەم دەرفەتە باشە هاتووەن لە ڕاستیدا ئەم کارە تەنها بە ئێمە نەدەکرا ئەگەر خانەوادەکان هاوکارمان نەبوونایە و یارمەتیان نەداینایە بە زۆر خۆشحاڵیەوانەیە کە هەموو خوازیاری ئەوەن کە قوتابخانەی کوردیدا بمەزرێت و منیش زۆر سوپاسی ئێوە دەکەم و هیوادارم لەمە دووە مناڵەکانمان بە دوو باڵ بفڕن باڵێکیان کە باڵی نەتەوەی و ناسنامەی میلەتەکەی خۆیان بێ میلەتی کورد بێ ئەوی تری وەکەوەی کە ئێمە لە وڵاتێکی ئەوروپایە دەژین و نامانەوێت لێرانە جۆرەهایە ڕەگەزپەرستی بکەین بەڵام ئەمانەوێت ناسنامەی خۆمان و کولتوری خۆمان و مێژووی خۆمان بپارێزین بە ڕۆحێکی نەتەوەیەوە. دووبارە سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ ئامادەبوونت.